والله نەخۆشەکەم پێ مندارەش سوکەری پێ فەقیری مندارەکە سوکەریکە زۆر دابەزە لێش ڕێ سەختە ڕێکە نییە هەموو ڕێجی هەموو خەرتێک حاسێ بوو بەفرە ڕێگای نێوان چۆمان بۆ حاجومەران تاوەکو ئێستاش نەکراوەتەوە وەکو گەردیمانەکانتان نیشان بدەین گرفتێکی زۆری هاتوچۆ هەیە ڕێگا بە تەواوی پەک کەوتووە جا ئۆتۆمبیلێک لێرێ وا دیارە دەوێت بچێت بۆ ئێران و نەخۆشیان پێ قوربان سڵاوتان لێبێ بۆ شوێچن نەخۆش والله نەخۆشەکەم پێ مندارەش سوکەری پێ فەقیری مندارەکە سوکەریکە زۆر دابەزە لێش ڕێ سەختە ڕێکە نییە هەموو ڕێجی هەموو خەرتێک حاسێ بوو بەفرە ئەوێ مەوزوعەکە مندارەکە زۆر وەزعی ناڕێکە زۆر خراپ مندارەکە تەندروستێک تۆرێ بەخوای هەر ئەمدان بە ملم دانێ مەمنونی خوایمە ئەنی پێویستە بە زووترین کات بیگەنێتە زێرێ بەخۆی بیگەنێتە خەستخانەش حاجی عومەران بیبی بە نەچۆمان ناگەتە حاجی عومەر مندارەکە کە وەزعی زۆر تێک تەماشاکە قسە لەگەڵ چەندە لێرە ماونەتەوە تقریبا 1 ساعتە لێرە ماینۆ کاکە 1 ساعتە لێ ناو بەفرەی ماینۆ برای بەڕێز ئەمن ساعتەکەم ئەمن شۆفۆری خەتیمە بەرێ هەولێر حاجی عومەران باوشی منداڵەکەش لێرێ لەگەداتە لە پێش شوێ باوچی مندارەکەی نەساغە کاک ئەرێوەڵە خراپە کاکە مندارەکە زەوەی دادەبەزیتن سکۆی دادەبەزی مندارەکە ناتوانن بگەڕێنەوە ناتوانین نەڕێ هەیە بڕۆین لۆ بچینەوە هەولێر نەڕێژێ لۆ سەرۆ بچین لۆی زەر جگاشە ڕێ نییە هەمووی ڕاوەستا و خەرکە دەبینێن بخۆتەمە چای خۆتان